هەموو مرۆڤێک لە هەر وەرزێکدا حەزی بە جۆرە خواردنێک دەچێت. لەم وەرزی زستانەشدا زۆربەی هاوڵاتیان حەزیان بە خواردنی سەروپێیە. کەرکووکیش مێژوویەکی دێرینی هەیە لە سەروپێدا. دستانە زۆر دێم بۆ سەروپێ بخۆم. دستان سەروپێ زۆر خۆشە، خۆت زانین دنیا ساردە و خواردنێکی زۆر خۆشە و بەتامە. لە هاوین ئەوەنە خەڵک نەیخۆ لە بۆی تۆزە شتەکە قورسە بێ گەرمە و بەس لە دستانە زیاتر خەڵکی خۆ. هي الباتشة يعني أكلة عراقية قديمة بەڕاستی سەروپێ خواردنێکی عێراقی دێرینە و تایبەتمەندی خۆی هەیە. زیاتر لە وەرزی زستاندا دەیخۆین چونکە خواردنێکی گەرمە و تاموچێژێکی زۆر خۆشی هەیە. هەموو بەیانیەک دێمە ئەم شوێنە سەروپێ دەخۆم. باتشة يعني معروفة خاصة كركوك وآلي كركوك. سەروپێ خواردنێکی بەتامە، بە تایبەت سەروپێی کەرکووک، چونکە جیاواز لە زۆر شوێنی تر بە شێوەیەکی تایبەت دروستی دەکەن و زۆر بەتامە بەلامەوە. ئێمە لە وەرزیستان ڕوو دەکەین ئەو چێشتخانانەی سەروپیان هەیە و لە کاتی سەرما چێژ لە خواردنی دەبینین. أكلة حارة وطيبة وشتوية فنستلذ بها يعني جينا. لەم چێشخانە تایبەتەی سەروپێدا لە کەرکووک جگە لەوانەی سەردانی ئێرە دەکەن بۆ خواردنی سەروپێ لە ماڵانی شەوە داوای سەروپێ دەکەن و بە دلیڤەری پێیان دەگەێنرێت. بەیان سعات دە سعات 6 دەست پێکە 6 ساعتکەم 5 دەست پێکای تر تا نیمەڕۆ جا بێ لە یەک تەواو بێ جا لە یەک نیو تەواو بێ جا لە دوو بەجۆری جەو بە باران بێت زووتر تەواو بێت لەوەی قەڵەباڵغی دەبێت چەندێ وەستاوە چاوەڕی شێکە حتا دەرەچێت. وەڵا لە هەموو لایەکەوە دێ ئێمە مشتری وام هەیە لە دوو بزە دێ مشتری لە دوو زۆر دێ وەڵی چەند مشتری لە بەغاوە دێن ئەلێن خازیم بەس بۆ لای دونان خۆینەوە ڕینەوە تر سێگەی ڕغبەتە لە خەڵک سلێمانی خەڵکەولێ دێ هەموو نەتەوەکان دێنێ لە کورد لە تورکمانت لە عرب هەمویان دێمەوەنەوە. لە ڕاستیدا زۆر کەس لە ماڵەوە سەروپێ لێ نانێن و دێن لای ئێمە بە سەفەری دەیبنەوە یان پەیوەندیمان پێوە دەکەن و بۆیان ئامادە دەکەین و بە دلیڤەری دەیبین بۆ ماڵەکانیان. چێشتی سەروپێ بە شای خواردنەکانی زستاندا دەنرێت. لە کەرکووکیش دەیان چێشخانەی تایبەت بە سەروپێ بوونی هەیە و لە زۆربەی شارەکانەوە هاوڵاتیان بۆ خواردنی سەروپێ سەردانی کەرکووک دەکەن. کاروان حەبیب، کورد سات نیوز، کەرکووک.